خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم باسی کرد کاتێکە خوای گەورە دوعای عیسا پێغەمبەری قبول کرد صلی الله عليه وسلم لەگەڵ مسلمانەکانە دوعایان کرد و خوای گەورە یاجوج و ماجوجی لەناو برد هەمویان بەیەکەوە بە چرکەیەک مردن. ئەمجا سبحان الله کاتێکە دێنە خوارەوە لە کێوی تۆر تەواو یاجوج ماجوج کۆتایی پێات. بەڵام کاتێکە دێنە خوارەوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم شوێنی بستێک نییە، بستێک لەسەر ئەم زەوێدا بستێک ئیلا جەنازەی ئەوانی تیا کەوتووە بۆ بۆگەنی ئەوانی تایە بۆگەنیان کردووە، هەم بۆنی ئەوان هەموو سەرزەوی داگیر کردووە، شوێنێک نەماوە بۆنی ئەوانی جەنازەی ئەوانی لێ نەبێ، تەرمی ئەوانی لێ نەبێ، چونکە دەڵێ وەکو سن و کیسەڵ هەر لەوانین زۆرێکیان، هەر زۆرێکیان لە حەد بەدەرە. سبحان الله. ئەمجا عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشاکە ڕێگا نەماوە، هەمووی جەنازەیە، بۆنێک دێ بۆنی جەنازە دێ، بستێک نییە بۆنی جەنازە و جەنازەی تیان نەبێت. سبحان الله، یا بۆنەکەی دێ یا جەنازەکەی. ئەمجا عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵەکانیدا لەگەڵ مسلماناندا دوعا دەکەن خوایە گیان ڕزگارمان کە لەم بۆن و جەنازانە، خوای گەورە باڵندەیەکیان بۆ دەنێرێ. سبحان الله. ئێمە چین هەتا لە خۆمان بایی بین؟ ئێمە چین بەرامبەر دەسەڵاتی خوا ببینەوە؟ لەم سەرزەوێدا کارەسات ڕۆدا، کارەساتی زۆر گەورە. ڕۆژێ دی ئەم سەرزەوێ بۆگەنەکە بۆی جەنازەی یاجوج و ماجوجەوە، خوای گەورە باڵندەیەکیان بۆ دەنێرێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وەکو ملی هوشتر گەورەیە، ملی هوشتر چەندێک گەورەیە، ئاوا باڵندەیەکی گەورەیە، چۆن دەڵێ وەکو داڵێک شتێکی گەورە، باڵندەیەکی زۆر گەورە. خوای گەورە ئەو باڵندەیان بۆ دەنێرێ، هەر هەمویان باڵندەکان هەڵیان دەگرن، جەنازەکان تەرمەکان هەڵەگرن، ئەمجا لە هەر شوێنێ خوا فەرمانیان پێکا لەوێ فڕێدن، هەمویان فڕێدن. بزانە چی شوێنە خوا فەرمانیان چونکە بە فەرمانی خوا دەڕۆن. ئەبێت چەند ملیار و ملیۆن باڵندە بێتە سەر ئەم زەویە جەنازە و تەرمی یاجوج و ماجوج هەڵگرێ. چی کارەساتێکە، هەر بەدەم خۆش. ئەم باڵندانە بە فەرمانی خوا هەڵیان دەگرن و لەو شوێنێک کە خوا فەرمانی پێیان کردووە فڕێ ئەدەن، چونکە ئەوانە هیچ ڕێز و حورمەتێکیان لای خوا نییە، فڕێیان ئەدەن، بەریان ئەدەنە خوارەوە بۆ ئەو شوێنێک کە خوا فەرمانیان پێکات. ئەو جا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە بارانێک دەبارێنێ دوای کە سەر زەویان پاک کردو باڵندەکان جەنازە نەما، هەمووی لە شوێنە کۆ کرایەوە، ئەمجا خوای گەورە بارانێک دەبارێنێ هەموو سەر زەوی پاک دەبێتەوە، بۆ نامێنێ، خوێن نامێنێ، هیچ شتێک نامێنێ، سەر زەوی پاک دەبێتەوە. لەو قەومە فەسادە، ئەو قەومەی کە ئەمڕۆ حەبس کراون، سجن کراون،